شانۆگەریەکی تر بە ناو هەڵبژاردننی سەر و کۆماری لە ئێران. دیکتاتۆری، دزی، گەندەڵی، ئەختلاس، ڕاندخۆری، کوشتار، ئێعدام، لەشفرۆشی، ئێعتیاد، کۆنەپەرستی، پیاوسالاری، منداڵانی کار، هەژاری، برسێتی، شانۆگەری، هەڵبژاردن، بایکۆت. سێنزدەهەمین دەورەی هەڵبژاردننی سەر و کۆماری لە ئێران هاوکات شەشمین دەورەی شوڕەکانی شار و دێهات بەڕێوە دەچێت. یەکێک لەو مەسەلە گرنگانەی کە ئێستا لە هەلومەرجی ئەم هەڵبژاردنانەدا بۆتە باسی سەرەکی کەمی ڕێژەی بەشدار بووان لەم هەڵبژاردنانەدایە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ناومێتبوون و بێهیوابوون لە گاڵتەجاریەک بە ناوی هەڵبژاردن و لە هەمان کاتیشدا بێهیوابوون لەوەی کە ئەمیان ئەو سەر و کۆمار بتوانێت لە چوارچێوەی ئەم دەسەڵاتە دیکتاتۆر و گەندەڵا گۆڕانکاری لە ژیانی خەڵک دروست بکات. دزی، گەندەڵی ئابووری و ئیداری، فەزای سەرکوت و خەفەقان و داپلۆسینی نەیاران و گەشەسەندنی لە ڕادەبەدەری برسێتی و گرانی و بێکاری و ڕاددەی دواکەوتووی گەشەی ئابووری و کۆمەڵێک هۆکاری تر کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی کۆمەڵانی خەڵکەوە هەیە، هەمووی نەتیجەی 42 ساڵ دەسەڵاتدارێتی ڕژیمی کۆماری ئیسلامیە بە هەموو باڵە جۆرا و جۆرەکانیەوە. هەرچەند باری گوزەران و ژیانی خەڵک لە بواری جۆرا و جۆری ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و کەلتوری تەوەری ئەم باس و پرۆگرامی ئەستامانیە، بەڵام چونکە بەشێک لە هۆکارەکانی بەشداری نەکردنی خەڵک یان ئەو لایەنە سیاسانەی کە بانکهێشتەی بەشداری نەکردن لە هەڵبژاردن و بایکۆتی ئەم گاڵتەجاریانیان بە ناوی هەڵبژاردن دەگەڕێتەوە بۆ هۆکارانە، ئیشارەیەکی کورتمان پێکرد. بابزانین پارلەمان لە ئاستی وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری چۆن پێناسە دەکرێت. ئایا دەتوانرێت ئەم نەوعە لەم دەسەڵاتە دموکراسی بە واتای ڕاستەقینەکەی بێت؟ یان دەتوانین بڵین کە پارلەمان نێونەرایەتی دەسەڵاتێکی گشتگیری خەڵکە؟ لە وڵاتانی دیکتاتۆری لێدراوی وەکو ئێران، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا سیستمی پارلەمانی چۆن پێناسە دەکەن؟ جێگە و شوێنێک بۆ دەنگی خەڵک و بایەخدان بەڕێی جەماوەر هەیە؟ تاو جێگایی کە بە سیستمی پارلمانی دەگەڕێتەوە، سیستمی پارلمانی بۆ خۆی سیستمێکی نوێیە. ئەم سیستمە مربوطە بێت بە سەرهەڵدانی نظامی سەرمایەداری کە لە قەرنی 13 و 14ەوە لە ئوروپا و بەتایبەت ناوەندی ئەسڵیەکەی کە ئینگلیستانە و بە عنوانی پێشکەوتووترین سیستمی سەرمایەداری لێوە دەست پێ دەکات. ئەوەندەی کە من چاوم لە گوگل و ئەوانە کردو سێرچم کردووە، یەکەم پارلمان ساڵی 1920 لە وڵاتی ئیسلەند دروست بووە. بەڵام تەبعاً پارلمان بەو معنایی کە ئەمڕۆکە هەیە یا بەو معنای جیاکردنەوەی دەسەڵاتەکان بەو شێوەیە نییە. بەڵام دواتر ئەوەی کە لە ڕاستیدا زۆرتر بۆ شکڵدان بەم شێوەیە حەول دەدرێت لە ئینگلیستان هەیە. لە ئینگلیستان هەروەکو عەرزم کردی لە قەرنی 13 و 14ەوە ئەم بەحسی سیستمی پارلمانی دێتە پێشەوە. بەڵام ئەویش بەو معنای ئەمڕۆژیەکەی یا ئەمڕۆکەی کە هەیە نییە، بەڵکو ئەشراف و ئەعیان و دەوڵەمەندەکانن کە چ لە دەوروبەری کلیسان چه فێئۆدالەکان و دەوڵەمەندەکانن کە لە مەجموعەیەک لە کەسانی تایبەتی کۆ دەکەنەوە و لەوێدا مەشوەرەتیان لەگەڵەکەن. ئەوانە شۆر دەدەن بە پاشا، هاوکاریانەکەن. لەو بابەتەوە بۆیەکانی ئەم سیستما لە واقعدا هەر لە ئەوەڵیشەوە کە هاتووە لەسەر ئەقەلیەتێکی کەم، لەسەر ئەقەلیەتێکی مەحدود سەرمایە گوزاری کردووە. ئەوەی کە کولەن ئەم سیستمە بە معنایەکی دیکە دەگۆڕێ مربوطە بێتەوە بە یەکەمین ئینقلابی بۆرژوازی لە دنیادا. ئەویش ئینقلابی 1789 فەڕەنسەیە کە لەم ئینقلابەدایە کە ئیتر سەرمایەداری بە دروشمی ئازادی، بەرابەری، بەرادەری دێتە سەحنەی سیاسیەوە. بە وەختی خۆی مارکس کە ئەرزیابی ئەم ئینقلاباکە بە یەکێک لە گەورەترین دەستاوردەکانی بەشەر باسیەکە و باسی ئەوەکە کە تەغییر و ئاڵوگۆڕێکی لە سیستمی دنیاییدا پێشەنەوە پێی دەڵێ ئینقلابی. بەڵام ئەمە تاکەی بۆ مارکس وایە،
تا ئەو کاتە ئەرزشی هەیە و ئینقلابیە کە ئێستا کوێنێ پرۆلیتاریە تەبەقەی کاریگەر بە عنوانی تەبەقەیەکی چ کێشوەری چ جیهانی پای نەناوەتە سەحنەی مبارزەی سیاسی و وەختێک کە ئەم تەبەقە بە عنوانی تەبەقە لە بەرابەری سەرمایەداریدا قەرار دەگرێت ئەوجار مارکس بۆ دەڵێ ئەڵێ ئەوە کۆنە ارتجاعیە و ئەوەی کە لە پێشە ئەمڕۆکە تەبەقەی کاریگەرەوە سیستمێکە کە مبارزەی بۆ کەواتە سۆسیالیزمە بنابەرین تا ئەو مەرحەلەیە لە انقلابی ڕووکوتم انقلابی کەبیری فەڕەنسادایە کە ئەو سێ سیستمەش لەوێدا لە یەک جیابن و دەسەڵاتی قانونگوزاری کە پارلمانە دەسەڵاتی ئیجرایی کە لە بڕێ لە وڵاتەکانە کۆماریە لە بڕێ لە وڵاتەکانە نەخۆزوەزیریە مثلەن لە وڵاتی وەکو ئێرانە ڕێی جەمهوریە لە وڵاتێکی وەکو ئیسرائیلە نەخۆزوەزیرە لە وڵاتانێکی ترا بەستەجی بە هەرکەم لە ئەمریکا سەرۆک کۆمارە دەسەڵاتی هەیە بەو شێوە دەڕواتە پێشەوە قوەی قانونگوزاریە کە بەئێستا قانون دانی بەڵام دەزانین ئەوە فەرقی بنەڕەتی هەیە لە وڵاتانێکی استبدادی لێدراوە لەگەڵ وڵاتانێکی پێشکەوتوی ئەمڕۆکەی سەرمایەداریدا کە ئاسڵن لەگەڵ یەکتری هەڵناسەنگێندن بە دوای ئەوەدا ئەوەی کە هەرچی زیاتر شۆڕ دەبێتەوە بۆ خوارەوە دەسەڵات دەدات بە خەڵک ئەوە بۆ ئەوەڵجار لە ئینقلابی کۆمۆنی پاریسدایە لە ڕاستیدا فەڕەنسا دوودانە ئینقلابی تێدا کراوە کە هەردووکیان نمونەن لە ئاستی دنیادا بۆ یەکانێ زۆر جار دەڵێن فەڕەنسا دایکی ئینقلاباتە یەکەم ئینقلابی بۆرژوازی لەوێ کراوە و یەکەم ئینقلابی کرێکاریش لەوێ کراوە کۆمۆنی پاریسەکە لە ساڵی 1870 لەوێ کراوە دیارە تەمەنێکی زۆر کەمی بووە لە شارێکی زۆر محدودیشا بە عنوانی پاریس ماوەتەوە کە مارکس تەحقیقاتێکی زۆر بە ئارزشی لەسەر ئەوە کرد و بەتایبەت ئەو سیستمی ئیدارەی کە هێنایە پێشەوە نیشانیدا کە نە سیستمی پارلمانی جوابگوی نیازەکانی خەڵکەیە نە ئەرتەش جوابگوێ نە ئەو سیستمە بە عنوانی سیستمی قوارەیەکی سیاسی بەڵکو مەسەڵەن مارکس پێ دەڵێت دەبێت کۆمۆن بیتوانێت کە ئەم سیستمە تێک بشکێنێ بنابەرئین ئەو سیستمی سەرمایەداری لە واقعدا خودی پارلمان و پارلمانتاریزم مربوطە بێتەوە بە دەورانی سەرمایەداری و ئەوە سیستمی سەرمایەداریە کە ئەمە لەگەڵ خۆی دێنێت بەڵام نەک بە پێی نیازەکانی کرێکار و زەحمەتکێش ئێمە تاکوونێ قەرنی بیستیش هەتاکوونێ شەڕ تەنانەت تا شەڕی دووەمی جیهانی لە زۆر یەک لە وڵاتانەدا پارلمانەکان پیاوانەیە پارلمان دروست بووە لە ئینگلیستانە لە فەڕەنسایە لە شوێنەکانی دیکە هینی ئاشرافە هینی ئەعیانە هینی دەوڵەمەندەکانە کۆمۆنی پاریس تەئسیر دادەنێ بەڵام ئەوەی کە تەئسیری ئەسڵی دادەنێ ئینقلابی ئۆکتۆبرە انقلابی ئۆکتۆبر بە عنوانی انقلابێک کە دەست بۆ ڕیشە دەبە بە عنوانی انقلابێک کە ژن دێنێتە مەیدانەوە کرێکار دێنێتە مەیدانەوە خەڵکی زەحمەتکێش دێنێتە مەیدانەوە سیستمێکی دیکە دێنێتە ئاراوە سیستمی شورایە لەوێدا ئیتر شوراکانن کە لە بەرابەری ئەو شکڵە لە سیستمی ئەقەلیەتدا سیستمی ئەکسەریە دێنە ئاراوە و لەوێدایە کە تەئسیر دەکات لە دنیادا دوای شەڕی یەکەمی جیهانی ئەو پەلامارەی کە دەبرێتە سەر شۆڕەوی ئەو کاتە 17 دانە وڵات حملەی پێکەن بە خاتری چییە؟ بە خاتری ئەو سیستمە نوێیە کە هێناویەتی و خەریکە سیستمی سەرمایەداری لە ڕەگ و ڕیشەوە بردوێتە ژێر پرسیار و هەوڵەدا بۆ هەڵکەندنی بۆ یەکانێ ئەو سیستمە شۆراییە لە بەرابەری سیستمی پارلمانیدا زۆر بەدیلێکی دیکە ئەوەی کە بە بەشی لە واقعدا دوومی پرسیارەکەشتان دەگەڕێتەوە ئەوەیە کە سیستمی پارلمانی ناتوانێت ئەو سیستمە بێت کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەخاڵەتی تێدا بکەن بۆ نمونە تۆ مەسەڵەن هەر لە ئەوروپایە لە ئەمریکایە لە کانەدا لە ئوسترالیا لە ژاپۆن لە ئەو وڵاتانی تراکە بەرحەڵ بە وڵاتانی گەشەکردووی سەرمایەداری و سیستمی پارلمانی تیاندا جێکەوتووە لەوێدا خەڵک 4 ساڵ جارێکە چی ڕێیەکەدا دەچێتە ماڵی خۆی لە سوورەتێک کە ئەسڵی مەسەلەکە تەنان لەسەر ڕێیەکە نییە ئەسڵی مەسئلەکە لەسەر ئەوەی هەر کاتێک ئەو ڕێی داهەندە بیەوێ بتوانێت ئەو کەسێک کاڵی بژاردووە لای بە دیموکراسی یانی ئەوە بۆ یەکان ئەوە سیستمێکی دموکراسی بۆرژواییە ئێمە تەرەفداری سیستمی دموکراسی پرۆلێتاریایین سیستمی دموکراسی کاریگەرین سیستمی دموکراسی کاریگەریە کە وەسیعترین نوعی دموکراسی وەسیعترین نوعی ئازادی مەتبوعات حیزبایەتی بەرابەری ژن و پیا و مافی دیاریکردنی چارەنووس جابوونەوەی دین لە دەوڵەت ئەوە لەو سیستمەدا بەدیدێت لە سیستمی سەرمایەداریدا زۆر یەک لەو ناتەباییانە دووبارە خەریکن باستەولی دەکرێنەوە مەسەلەن مەسئلەی ملی مەسئلەی نازانم مەسئلەی مەسهەب مەسئلەی نابەرابەری لە عەلەیهی ژن فاشیزم ڕاسیزم پەناهەندەستیزی کرێکارانی مەهاجر لە وڵات و لە وڵاتەوە چه بەڵاهایکیان بەسەردێن ئەمانە هەمووی مەحسوولی ئەو سیستمەیە کە باستەولیدیان دەکاتەوە بۆ چەسانەوە ئیستثماری زۆرتری کرێکار و زەحمەتکێش پس کەوایە لە نەزەری ئێمەوە کرێکار و زەحمەتکێش لەو سیستمەیشدا کەماکان لە حاشیە ڕووداوەکانان لە ڕێیەکانیان کەڵک وەردەگیرێ بەڵام ئەوانە ئەو کەسانە نین کە بتوانن دەخاڵەت بکەن لە دەوڵەتێکا مەسەلەن بەڕەئی بیانەوێت بە فەرزی محاڵ لە وڵاتێکی پێشکەوتووە بیانەوێت قانونی ئەساسی بگۆڕن قانونی
قانونی سیاسیی دموکراتیک دیان بیان سیستمی پارلمانی بگۆڕن شورا دروستکەن بلا فاصلە ئەرتەش و نیروی مسلح و پاسەوانەکانی دەسەڵات ئەمانە دێنە دەنگ و بەردەگرن بەو دەخاڵەتی کە کرێکار و زەحمەتکێش بیکە کەوایە باوەڕی من کرێکار و زەحمەتکێشی لەم سیستمەدا نەکەر لە باری زێن لە باری عملی و لە حاشیە ڕووداوەکانان و ناتوانێت ئەم سیستمێکی جوابدەرەوە بێت تا جێگایەی بە وڵاتانێکی ئیستبدادی لێدراوی وەکو ئێران و خاوەرمیانە بە تەوری کولی ئەفریقا بەشێک لە ئاسیا بەشێک لە ئەمریکای لاتین ئەوانە دەگەڕێتەوە ڕاستە ئەوانش بەناو سیستمەکانیان پارلمانیە بەڵام ئەگەر تمەشا دەکەی خودی ئەم سیستمە لەگەڵ سیستمی وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داری زۆر جیاوازی هەیە مثلەن لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داری لە بریتانیا تمەشا بکەین سەڵتەنەت هەیە سیستمی سەڵتەنەتی هەیە بەڵام سەڵتەنەت دەخاڵت ناکات لە سیاسەتە ئەوەی کە دەیبڕێتەوە پارلمانە ئەوەی کە دەیبڕێتەوە نخست وەزیرە ئەوەی کە دەیبڕێتەوە هەیئەتی وەزیرانە بە قەولی خۆیان بە عنوانی سمبولێکی ملی هەیە یا لە سوئێدا وایە لە نۆروێژا وایە لە دانمارکا وایە ئەو وڵاتانی کە سیستمی پاشایەتی تیاندایە جایترەوە لە پشتی سەحنەوە شاد چ معاملاتێک دەکات چ اعتبارێکی پێدەدەن بۆ کاری دیکە و ئەوانە ئەو مۆزوعێکی دیکەیە بەڵام دەخاڵت ناکە بەڵام لە وڵاتانێکی وەکو ئێران و عربستان و وڵاتانی تری خەلیج و ئەوانە تۆ تماشا دەکەی یا مثلەن ڕئیسێکی مادام العمرە قەزافی تاکوێت دەشکوژرێ دەسەڵاتدار و کەس ناتوانێت لە قسەیدا لەلکە حوسنی مبارەک تاکوونە دەسەڵات دێن نەخوار و هەروایە خومینی تاکوونێ دەمرێ هەمەکارەیە شا لە ئێرانە تاکوونێ سیستمەکەی دەگۆڕدرێ هەمەکارەیە خامنەیی زیاتر لە 30 ساڵە دەسەڵاتی بەدەستەوە بە عنوانی یەک شەخص بۆیە لەم وڵاتانەدا ئەوەی کە پێی دەکترێ قانون پێی دەکترێ یاسای گشتی بای پوشێک بایەخی نییە هیچ ئەرزشێک بۆ ئەوانە داناندرێ و ئەمان ینی هیچ کام لەم سیستمانە یا مثلەن سوڵتان لە وڵاتانی عەرەبیدا یا مەلیک لە وڵاتانی دیکەی هەر ئەم نوع وڵاتانەدا بۆیە لەم جۆرە وڵاتانەدا ئەوەی کە لە ڕاستیدا خەریکە بڕیار دەدات و حکم بەڕێوە دەبات تاکە کەسێکی دیکتاتۆرە ئەم دیکتاتۆرە مەشروعیەتی خۆی لە خیابان وەرناگرێ مەشروعیەتی خۆی لە خەڵک وەرناگرێ مەشروعیەتی خۆی لە قانون وەرناگرێ بۆیە ئەمانە مەشروعیەتی خۆیان بە قەولی خۆیان لە خوا وەرەگرن لە ماوەڕە تەبیعەیەک وەردەگرن کە فقط خۆیان دەتوانن بەوە دەسەڵاتەکەیانی پێبرازێننەوە بۆیە لەم سیستمانەدا شتێک بە ناوی پارلمان و تەنانە لەوەی پێی دەڵێن سەرۆک کۆمار کە لە شوێنەکانی دیکەدا بێلاخەرە دەسەڵاتێکی هەیە قودرەتێکی لە ئێرانێکی قودرەتی مطلقەیە سپای پاسداران و خامنەین ئەوەتانی ڕوحانی کە بۆ خۆی مۆرەیەکی ئەمنیەتیە چه حاڵ وەزعێکیە فقط دایان ناوە لەو تریبۆنەوە درۆ بکات مەسئولی درۆکردنە لە کۆمەلگای ئێراندا ئەحمەدی نەژاد تاتی وتی برادەرانی قاچاقچی ئێمە هەموو دەسەڵاتێکیان پێەیە زەریف ئەو ڕۆژانە کە قسە دەکات باسی مەیدان و باسی دیپلۆماسی دەکات مەیدان هەموو شتێکی پێەیە واتە سپای پاسداران و ئەوانە خاتەمی هادووتیم تەدارکات چی بووم هیچ کارە نەبووم ڕەفسەنجانی کە بەستونی ئەسلی نظام دایەندەنا زۆر کە قسەی لەسەرەوەی کە سربەنیستیان کرد و بە جۆرێک لە بینیان برد بۆیە لەو سیستمانەدا جێگا و پێگەیەک بۆ خەڵک نییە بۆیە دەخاڵەتکردن تحتی عنوانی ئەمە دموکراسیە و تەمرینی دموکراسی ئەوە فقط فیاڵ و فەرەجەیەکە کە بەشێک لە ڕووناکبیرانی سەر بەو سیستمە خەریکن تریبۆنەکانیان بۆ دەڕازێننەوە ئەینا شتێک بە ناوی دموکراسی شتێک بە ناوی مافی خەڵک شتێک بە ناوی دەخاڵەتکردنی حتا ئەو سیستمانەی مەسەلەن تۆ لە ئەوروپادا دەست بەدەستکردنی دەسەڵات هەیە و تەبیعیە حیزبێک سوسیال دموکراتەکان دەبینی دەورەیەک ڕێی دێنەوە دەورێکی دیکە ڕێی نایەنەوە حیزبە لیبراڵەکان دێن حیزبە دەستە ڕاستیەکان دێن حیزبێکی میانە ڕەوتر دێ ئەوە دەبینرێ بە چاو ئەوانە قابلین ناتوانین بڵێ وەکو یەوە جاری وایە ئەو ئیشتبایە دەکرێت کە ئەوەی کە لە خاوەرمیانە هەر ئەوەیە کە لە ئەوروپا لە ئەوروپاش ئەوە نییە ئەوروپای سیستمی سەرمایه‌داریە بەڵام بە دەلیلی مبارزەیە کە تەبەقەی کاریگەر کردوێتی بە دەلیلی فعالیت و زەحمەتێک کە خەڵکی زەحمەتکێش چەپەکان هێزە کۆمۆنیستەکان لە توولی چەندین ساڵدا تووری دەیان و سەدان ساڵ مبارزیان کردە بۆ ئازادی و دموکراسی مەجموعەشتیان داسەپاندووە سیستمی پارلمانی مەسەلەن لە ئیسکاندیناوی وەکو سیستمی پارلمانی لە ئێران نییە بالاخره خەڵک متقاعد بوون بۆیە کە بچین ڕێیەک بدەن یا مەسەلەن لە محەلەکانی خۆیانە سیستمایەکیان هەیە کۆمۆنی خەریکن بڕێ لە شوێنەکان بەڕێوە دەبن خەڵک دەخاڵەتی تێدا دەکەن ئەوە لەگەڵ مەسەلەن بەناو شوراکان لە ئێرانە یا سیستمی پارلمانی یا سیستمی سەرۆکۆماری ئەرستاکوونی ئاسمان فەرقی هەیە بنابەرین لەم وڵاتانەدا نە تەمرینی دموکراسیە نە خودی دموکراسیە نە خزمەتکردن بە دموکراسیە بەڵکو ڕازانەوەی تریبۆنێکە کە تریبۆنی ئیستبدادیە تریبۆنی سەرکوتکەرەکانە تریبۆنی شاو سوڵتان و ڕاهبەر و ئەوەیە و تەنها ڕێگا کە لێرەدا بۆ خەڵکە هیچ ڕێگایشتر بەغێز ئینقلاب نییە
دیارەخۆ لە ئوروپای شەروایە گەر منمانەوێ ئەو سیستمە لە بین چێەوە سیستمێک کە ئێمە تەرەفدارین بێتە سەرکار ئەوە فقط لە تەریقی انقلابەوە دەکرێت بۆیە بەدیلی ئێمە بەدیلی کۆمۆنیستەکان چ لە ئوروپادا چ لە ئاسیادا چ لە وڵاتان دیکەدا شورایە شورا ئەو سیستمەیە کە دەسەڵات لە خوارەوە دێت لە مەسەلەن دەیەکەوە لە محلەیەکەوە لە گەڕێکێکەوە تاکوونە سەتحی شارێ تا سەتحی ئوستان تاکوونە نەهایەتەن ئەو هەیئەتی شوراکان نوێنەرایەتی شوراکان دروست دەبێ ئەوانە بڕیار دەدەن هەر وەختێکی انتخاب کوونەندە گەرەیکیان بوو نەک 4 ساڵ ئەتوانین عەرزی 3 مانگدا بنێن بۆ مەجمەعی عمومی لەو 3 مانگەدا بیان گۆڕن و نەفسی دموکراسیەکە ئالەو ئاڵو گۆڕ پێکێنانەدایە بنابەرین ئێمە تەرەفداری سیستمی پارلمانی نین تەرەفداری سیستمێکی شۆراین بەڵام دەزانین ئەوە بە ئێرادەی ئێمە دروست نابێ ممکنە شرایطێک بێتە پێشەوە سبحەینی هەر لە کۆمەلگای کوردستانە سیستمێکی پارلمانی بێت بە پێی تەشخیص بە پێی لێکدانەوە بە پێی مەسلحەت چین لەو انتخاباتە بەشداری بکەین کە بزانین ئەو بەدیلەی ئێمە ڕێی نایەنێتەوە بزانین ئێمە لە مەسەلەن لەو سیستمەدا هێزێکی بەرچاو دەبین نابین بە حاشیەی جەرەیاناتی دیکەوە دەتوانین خاست و متالباتی کرێکار و زەحمەتکێشی لەو تاریخەوە مەترحکەین دەخاڵەتی تێدا دەکەین بۆچی بۆی خودی ئەو پارلمانە دەکەین بە سەنگەرێک بۆ مبارزە ساڵی 58 کە کۆمەڵە لە انتخاباتی سیستمی وانێکا بەشداری کرد نوێنەرانە بەشداری کرد خۆ بۆ ئەوە نەبوو کە جمهوری ئیسلامی پێ باش بوو بۆ ئەو بوتی ئەمەی سەنگەرێکی مبارزەیە لەم سەنگەرەدا ئیسفادە دەکەین بنابەرین ئەگەر کورتی کەمەوە دەکا بەوەی کە لەم وڵاتانەشدا شتێک بە ناوی سیستمی پارلمانی لە واقعدا وجودی نییە هەرچی هەیە و نییە ئەو دیکتاتۆریانەیە کە بڕیار دەدەن شایە سوڵتانە ڕاهبەرە ئەوانە خۆیان مەشروعیەتیان نە لە قانونی ئەساسی و نە لە ڕێی خەڵک بەڵکو لە خوددایەکەوە وەردەگرن کە خۆیان دروستیان کردووە لەو تەریقەوە دەیانەوە دەسەڵاتی خۆیانی بۆ بەرنە پێشەوە بەڵام وتم نهایەتەن جوابی ئێمە و بەدیلی ئێمە سیستمی شوراییە هەروەک بیستمان تا ئاستێکزانیمان کە سیستمی پارلەمانی لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری چۆن عمل دەکات ڕەخنە و کەم و کووریەکانی بەتایبەت لە ڕوانگەی بۆچوونی لەم نەوعە لە دەسەڵاتەمان زانی ئێستا دەمانێت بزانی ئەو نەوعە لە پارلەمان و سیستمی دەسەڵات هاوشێوەی هەمان مەجلس و پارلەمان لە ئێرانە ئایا مەجلسی شۆڕای ئیسلامی لە ئێران لەگەڵ بنەماکانی پارلەمان لە وڵاتانی متعارفی سەرمایەداری دێتەوە ئەوەی ڕاستی بێت سیستمی پارلەمانی لە ئێران کە بەنیە و ئێمە ئێستا وەکو سیستمی پارلەمانی دەیناسین لەگەڵ ئەو سیستمەی کە لە ئاستی سەرتاسەری دنیادا عمل دەکات جیاوازیەکی زۆر زۆر بنەڕەتی هەیە بەزاهیر هەر ئەوەیە سیستمەکە پارلەمانتاریزمە یا بەحساب مەردوم سالاریە لە پرۆسەی هەڵبژاردندا کولەن ئەم مەجلیسانە یا ئەم دەسەڵاتانێکی لە ئێران خاوەنی بڕیارن هەڵدەبژێردرێن یا مەجلیس کە هەڵدەبژێردرێ و دوایە ڕەوات دەدا بە دەوڵەت و ئەوانە بەڵام لە کولیەتی خۆیدا ئێمە بێنین بەپێی ئەو تعریفی کە پێشتر سەبارەت بە سیستمی پارلەمانی لە ئاستی دنیادا کرا ئەوەی کە لە ئێران عمل دەکات دقیقاً تەنیا نێوەکەی سیستمێکی پارلەمانیە ئێمە وەختێکی دەبینین لە پرۆسەیەکی زۆر ناتەواودا هەڵبژاردنێک دەکرێت و بۆ سیستمە گەندەڵی کە دەزانین لە ئاستی ئێراندا لە سەرکارەوە مەجلیسێک دیاری دەکرێت نمایندەکانی کە ئەکسەرەن کەسانێکن کە سەر بەدام و دەستگا حکوومەتیەکارن کەسی سەر بەخۆیان زۆر کەم تێدایە کەسی نەیار و ئوپۆزیسیۆنی ڕژیمیان زۆر کەم تێدایەوە قاعیدەتەن مەجموعەیەک وەکو نمایندە لەو مەجلیسەدا کۆ دەبنەوە کە لە ئەساسدا هەموو دەست و پەیوەندەکانی خودی ڕژیمن و لەوێدا ئەوانن دێنن کە دەبنە بەڕێوەبەری ئەم وڵاتە یا دێنن مەسەلەن ڕەوایەت دەدەن بە حکوومەت یا کابینەی دەوڵەت تەیید دەکەن کە وەختێک معرەفی دەکرێت بەڵام خۆیان چ دەسەڵاتێکیان هەیە ئێمە دەزانین کە لە ئاستی ئێراندا ئەوەی کە قسەی یەکەم دەکات ویلایەتی فەقیە لە سیستمێکدا کە ویلایەتی فەقیەکەی هەمەکارە بێ پەرلەمانەکەی دەتوانێت چ دەسەڵاتێکی هەبێت بۆیە لە جوابی پرسیاری یەکەمتاندا یا بەشی یەکەمی پرسیارەکەتاندا دەتوانین بڵێین ئەو سیستمەی کە لە ئێران عمل دەکات تەنیا نێوی سیستمێکی پارلەمانی متعارفە لە ئاستی دنیادا یا هاوشێوەی ئەو سیستمە پەرلەمانی کە لە ئاستی نیزامی سەرمایەداری لە ئاستی دنیادا عمل دەکات
ئەگەر لە وڵاتانی ئوروپایی کەمێک ئێمە دەبینین ئازادی سەربەخوانێ یا کەسانێک دەتوانن کەسی سەربەخۆ بچێتە ئەو پەرلەمانە ئەگەریش زۆر قسەکانیان بڕایی نەبێ بەڵام دەتوانن قسەی خۆیان بکەن خۆ لە ئێراندا ئەوەش نییە وەختێک لە سەر و مەجلیسەوە مەجلیسی خۆبرەگان هەیە وەختێک لە سەر و مەجلیسی خۆبرەگانەوە مەجلیس خودی ویلایەتی فەقیه هەیە پس دەتوانین بڵێین ئەم سیستمە تەنیا لە ئاستی دنیادا نێوەکەی سیستمێکی پارلەمانیە بۆیە ینی بەو شێوەی کە لە ئاستی وڵاتانی سەرمایەداری دنیادا ئێستا سیستمی پارلەمانی یا پارلمانتیزم خەریکە عەمەل دەکات لە ئاستی ئێراندا تەنیا نێوەکەی ئەوەیە تەنیا سەرپۆشێکە بۆ خەڵەتاندنی خەڵک تەنیا ناوێکە لە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنێک دەکرێت بە نێوی هەڵبژاردننی مەجلیس خەڵک هان دەدەن کە بچن نوێنەرانی خوان هەڵبژێرن بەڵام لە ئەساسدا ئێمە دەبینین ئەو کەسانی کە هەڵدەبژێردن خودی ئەو کەسانی کە خود دەسەڵاتەکە دیاری کردوون ئێستا ئەگەر 50 کەسی ئەگەر 100 کەسی دەوێت بۆ مەجلیسەکەی 200 کەسی معرفی کردووە جیاوازی نییە بۆ ئەو لە بینی ئەو 200 کەسەدا کامیان هەڵدەبژێردن ئەو پێشە ئەو انتخابەکەی بۆ خەڵک کردووە داوا لە خەڵک دەکات بێ ڕێیا بداتێ و مۆری تەئیدی پێوە نیە بۆیە ئێمە دەتوانین بڵێین لە ئاستی ئێراندا سیستمەکە ئەسڵەن هاوشێوەی سیستمی وڵاتانی کە بە سیستمی پارلەمانی ئیدارە دەکرێت لە ئاستی دنیادا نییە و تەنیا سەرپۆش و ناوێکی هەیەەوە بەڕواڵەت ئەوەیە بۆیە سیستمێکی دیکتاتۆریە قسەی آخر ئەوڵ و آخر ڕەحبەر دەیکات و هەموو دام و دەستگاکانی دیکە لەژێر دەسەڵات و لەژێر هێژمونی ڕەحبەریدان دیارە لە ئاستی ئێراندا کە ئێمە دەڵێن دیکتاتۆریە خودی ڕەحبەری فەرماندەی هێزی نیروی مسلحە و بە تایبەتی سوپای پاسدارانی لەبەردەستایە نفوزێکی زۆری لە نێو مەجلیسی خۆبرەگاندا هەیە کە لە دوای ڕەحبەر قسەی ئەوڵ دەکات لە ئێراندا و دوایە شۆڕ دەبێتەوە دێتەوە مەجلیس ئەو مەجلیسی ئەگەر قانونێکیش بڵین بە حاڵبوونی ئەوەی لێبێکە لەو مەجلیسەدا پەسەند دەکرێەوە دەنێرجێ بۆ شوورای نیگهبان هەتا ئەم مەجموعات کە لە مەلاکان پێکهاتوون و لەو مەجلیسەدا کۆیان کردوونەتەوە تەئید نەکرێ ئەمە ینی خودی مەجلیس دەسەڵاتی نییە کە ئەم قانونانە پەسەند بکات بۆیە دەبێت حتمما مۆری تەئیدی مەجلیسی خۆبرەگانی پێوە بێ و دوایەش لەگەڵ بۆچوونەکانی خودی ڕەحبەریش بێتەوە خۆموشمان دەزانین سیستمێکی کە لە ئێراندا عەمەل دەکا 100% لەسەر ئەساسی یاسا شەرعیەکان دامەزراوە بۆیە ئەوە نییە کە ئێمە بڵین ئەمە وڵاتێکی ئازادە ئەو انتخاباتیە ئەو دەورانەی کە لە هەر 4 ساڵ جارێک پارلەمانیان نوێنەرانی پارلەمانی تێدا هەڵدەبژێردرێ ئەو خەڵکە نوێنەری خەڵکن و دەتوانن بچن لەوێ خەڵک نوێنەراتی بکەن بۆیە ئێمە هەمیشە کتومانە لەگەڵ ئەوەی کە ڕەخنەمان لە سیستمی پارلەمانتاریزمی لە ئاستی دنیادەوە پێمان وایە سیستمێکی کە دەتوانین نوێنەراتی خەڵک بکات و بە تەواوی مەردوم سالار بێ خەڵک دەخاڵەتی هەبێت یا خەڵک نزارەتی هەبێ بەسەر کاری دەوڵەت و مەجلیس و قوەی مقننە و ئەوانەدا سیستمێکی شووراییە بەڵام بە هەر حاڵ ئێستا بە نیسبەتی ئەوەش دەوڵاتانێکی نیسبەتەن دیموکراتیکدا یا ئەو وڵاتانی کە خۆیان بە وڵاتانی دیموکراتیک و پێیان وا دیموکراسی تێیدا بەرقەرارە پارلەمان عەمەل دەکات تا ڕادەیەک نوێنەرەکانی خاوەنی سەربەخۆیی هەن لەگەڵ ئەوەی دەزانین کەم و کوڕیان هەیە و لە پێشتریشدا باس کراوەکە کەم و کوڕەکانیان چێن ئیشکالەکانیان چیە و ڕەخنەمان لیان هەیە بەڵام ئێستاش بە نیسبەتی ئێران کە بەراوردیکەین زۆر لە ئێران پێشکەوتوترن بۆیە ئەلەم دەورێژدا ئێستا کە داوا دەکرێت لە خەڵک بچنە پای سندوقەکانی ڕێوە نوێنەرانی خۆیان معرفیکەن ئێمە لەو خەڵکە دەپرسین ئایا بەڕاستی نوێنەری خۆیان دەتوانن معرفیکەن ئایا دەتوانن هەر لە شارەکەی خۆیان کەسێکی کە پیان وایە دەتوانن نوێنەرایەتیان کە قسەی دڵی ئەوان کا دەتوانن معرفی بکەنەوە لە سافی شورای نیگهبان و یا مەسەلەن ئەو کەسانەی کە سەلاحیەتیان تەئید دەکەن ڕەت بن یا هەر ئەو کەسانی کە خودی ڕژیم تەئیدیان دەکاوە بە نەوعێک هەڵی بژاردون دەیان خات ڕێی ئاعتیمادیان لەلایەن خەڵکەوە پێوەردەگرێت بۆیە من هەر لێرەوە داوا لە خەڵک دەکەم
فریوی وعدە وعیدەکانی ڕژیم نەخۆن، فریوی تەبلیغاتی ئەو کەسانەی کە خۆیان دەزانن وەختێک دەچنە مەجلیس بەنان و نەوایەک دەگەن نەخۆن، و ئەوەی کە جاری وایە تەنانەت خەتی سووری ڕژیمیش تێدەپەڕێنن لە شوعارەکانیاندا بەرنامەی جۆرا و جۆر معرفی دەکەن، دەبوو هەموو دەبێ ئەوە بزانن کە ئەمانە فقط شتایەکن کە مەربوطن بە دەورانی هەڵبژاردن و بۆ گەرمکردنی تەنووری هەڵبژاردن، بەڵام لەگەڵ چێک و هەڵبژێردە ئەوان فقط بە دوای مەنافعی خۆیانەوە. هەموومان دەزانین کە لەوێ وەختێک چوونە مەجلیس تەنانەت ڕەیەکانیان دەفرۆشرێ. یعنی لە ئاستی ئێراندا لەلایەن سیستمی سەرمایەداری کۆماری ئیسلامیەوە لەلایەن سەرمایەدارانەوە کە دەسەڵاتیان بەسەر ڕژیمی ئێراندا هەیەەوە نفوزیان هەیە و هێژمونیان هەیە ڕەیەکانیان دەکردرێ. واقعیەتەکە ئەوەی هیچی کەسانێکی سربەخۆنین ناتوانین نوێنەری خەڵک بن و لەوێدا دروستە ئەمان بەخۆیان بەنانونەوەیەک دەگەن، بەڵام ئەوەی کە لە بیریان نامێنێ ئەو وەردانەیە کە بە خەڵکیان داوە. بۆیە خەڵک دەبێت بە لە بەرچاوگرتنی تەجروبیاتی دەورانی ڕابردووی هەڵبژاردنەکان ئەم جارە بڕیارێکی قاتع بدەن لە بۆ بایکۆتکردنی هەڵبژاردن و بە هیچ شێوەیەک نەچنەپای سندوقەکانی ڕێچوون هەر ڕەیەکی کە بخرێتە سندوقەوە بە مخالفەت و موافقەتی هەر شخصێک، بەڵام مۆرێکی تەئیدە بە کە دەنجێ بە سیستمی حکومڕانی لە ئێرانەوە.